شورای قەزا دەڵێتەوە ئەمە. فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە میانی دیمانەیەکی تایبەتدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا جەخت دەکاتەوە لە سەرمانەوەی مەسعود بارزانی لە پۆستەکەیدا و ئاشکرا دەکات پارتی پێشنیاری سێمی داوەتە لایەنی سیاسیەکان کە پرسی سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمانی داهاتووی کوردستان چارەسەر بکرێت. لێت ناشارمەوە ئەم پەرلەمانە 23 هزاران وای لێ کرد کە بیبێتەوە ڕکمانێ ینی ئیرادەشکاندن. لە سەروبەندی نزیکبوونەوەی کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان بە چڕۆپەڕی دەستیان کرد بە ئەنجامدانی کۆبوونەوە. هەر چوار لایەنەکە بزوتنەوەی گۆڕانی یەکێتی نیشتمانی کوردستان کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی پێداگری دەکەن لەسەر ئەوەی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان پەرلەمانی بێت و بۆ پێش سەرۆک لە ناو پەرلەمانی کوردستان هەڵدەبژێرێت و دەسەڵاتەکانی تەنها تەشریفاتی دەبن. بەپی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانی عێراق سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانە، بەڵام جگە لە پارتی دیموکراتی کوردستان و چەند لایەنێکی تورکمانی چوار لایەنەکەی دیکە داوا دەکەن ئەم دەسەڵاتە بدرێتەوە وەزیری پێشمەرگە، بەڵام پارتی ڕەتی دەکاتەوە. لایەنێکی تەرحێکیان هەیە وەکو من ئاگادار بن کە گوتیانی کە شەڕ بوو خوا نەخواستا کە ئیستا لە شەڕ داینە با سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی بێ، بەڵام کە شەڕ نەبوو فەرماندەی گشتی نەبێ. ئەمە تەرحێکی نازانم ناشتە مێشکم. بەپێی ماددە 3 لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێم ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ 4 ساڵە و دەشێت بۆ جاری دووەم هەڵبژێرێتەوە. ئەمە یەکەم جار نیە پارتی دیموکراتی کوردستان داوای درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان دەکات بۆ 2 ساڵ. لە 29 حوزەیرانی ساڵی 2013 بەپێی ڕێکەوتنی نێوان هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان خولی پەرلەمان بۆ 3 مانگ درێژکرایەوە، هەروەها ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ 2 ساڵ درێژکرایەوە. لەناو خەڵکدا ئەو ڕێکەوتنە بە 30 حوزەیران ناو دەبرێت، چونکە لە 30 حوزەیراندا ڕێکەوتنەکە لەناو پەرلەمانی کوردستان بە دەنگی زۆرینەی پەرلەمانتاران جگە لە پەرلەمانتارانی سێ لیستە ئۆپۆزیسیۆنەکەی ئەو کات گۆڕانی و یەکگرتوو کۆمەڵ پەسەند کرا. ماوەی نزیکەی 2 مانگە پارتی دیموکراتی کوردستان پێشنیاری خستۆتە بەردەم لایەنەکان بۆ ئەوەی 2 ساڵی تر ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان درێژ بکرێتەوە بەهۆی دۆخی شەڕ لە کوردستان. ئەوسا تووشی قەیرانێکی وەکو ئیشتا دەبوون، چونکە ئەوسا 3 حزب ئۆپۆزیسیۆن هەبوون. ئیستا باش نییە بە ناو ئەو حزبانە هاتوونە ناو حکوومەت، ینی زەمینەی پێکەوە کارکردن ئاسانترە لەوەی 2013. هەرچەندە بەشێک لە کادیران و بەرپرسانی پارتی جەخت دەکەنەوە لەسەر نەبوونی بەدیل بۆ مەسعود بارزانی. ئەگەر ئێمە بڵێن بەدیلمان نییە ئەمە ئیسیهانەیەکە بۆ ملەتێک کە دنیایە کەفاعاتی تێدایە، دنیایەک خەڵکی زیری تێدا، دنیایەک خەڵکی کەسایەتی تێدایە. کەسایەتیمان زۆرە، بەڵام کاک مەسعود ڕەمزە. ئەم ڕەمزە احتیمالە حالی حاضر بەدیلی ڕەمز نەبێت. چوار لایەنەکە لە کوردستان دەڵێن بارزانی 2 خولی هەڵبژارنی تەواو کردووە و یاسا ڕێگەی پێنادات خۆی کاندید بکاتەوە و داوایان لە شاندەکەی پارتی دیموکراتی کوردستان کردووە کە کاندیدی تر پێشکەش بکەن بۆ پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. ئەگەر کاندیدی ئێمەیە خەڵک بوو لەسەر ئێمە فەرز بکاتن. تەماشاکەی ئەگەر کاندیدی ئێمەیە بۆ سازشی لەسەر بکەینەوە. ئێمە ئەڵێن مادام وایە با ڕێی ئەم حزبە و ئەو حزبە ڕێی ملەت بێ. پێشتر دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان لە میانەی دیمانەیەکی پێشووتری تایبەتدا لەگەڵ دەنگی ئەمریکا باسی لەوە کرد کە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پرسێکی یاساییە نەک سیاسی و پێویستە لایەنەکان لە ناو پەرلەماندا یەکلایی بکەنەوە نەک لە دەرەوەی پەرلەمان. بەوتەی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی پەرلەمان لە قسەی خۆی پەشێمان بۆتەوە کە سەرەتا وتوێتی پرسی سەرۆکایەتی هەرێم پرسێکی سیاسیە. لە دوای نۆزەی ئابەوە کە ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان کۆتایی هاتووە کۆبوونەوە 5 قۆڵیەکان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم بەردەوامە. پارتی دیموکراتی کوردستان بەردەوامی کۆبوونەوەکان لە دوای نۆزەی ئاب بە سەرکەوتنی خۆی ناو دەبات و مژدە دەدات. ئیستا من مژدەیان دەدەمێ نۆزدەی مانگ و بە دوای نۆزدەی مانگەوە وەرچەرخانێکی سیاسی بوو نەک یاسایی. ئێمە هەمومان هاتنە سەر ئەو ڕایەی کە لە NRP ئەڵێ سازان. لە 6 مانگی ڕابردوو بەرهەم ساڵح جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستان پرۆژەیەکی خستە ڕوو بۆ چارەسەرکردنی قەیرانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. بەشێک لە چاودێران پێیان وایە پرۆژەکەی بەرهەم ساڵح زۆر نزیکە لە پرۆژەکەی پارتی دیموکراتی کوردستانەوە. سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێت ئەو بۆچوونە ڕاستە، چونکە پرۆژەکەی بەرهەم ساڵح وەک ئێمە جەختی لەوە کردوتەوە پرسی سەرۆکایەتی هەرێم پرسێکی سیاسیە نەک یاسایی. دکتۆر لەوێ باسی یاسا ناکاتەوە، باسی سازانی سیاسی دەکاتەوە. ما بەقیەکە لەگەل پرۆژەی ئەوان گونجاوە.
چوارلایەنەکە باسییان لەوە دەکرد سەرۆکی هەرێم لە دوای نۆزدەی ئابەوە شەرعەتی نامێنە و بەپێی مادە 15 لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی پەرلەمان دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بۆ ماوەی 2 مانگ بەڕێوە دەبات. لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان بە پشتبەستن بە بڕیارەکەی ئەنجومەنی شورا لە کە لە ناوەڕاستی مانگی ڕابردوو دەری کرد دەڵێن لە ئێستادا سەرۆکی هەرێم بەپێی بڕیارەکەی ئەنجومەنی شورا مەسعود بارزانیە و احتراف بە سەرۆکی پەرلەمانی کوردستان ناکەن. هیچ هینێکی یاسایی نییە. هیچ قرارێکی یاسایی نییە چون بە چما تەنها مادەیەک خۆیان نووسێ ئەڵێ ئەگەر خلوو بوو ئێمە ئەڵێ خلوو نەبووە. بەس مەجلیسی شوراش پەشیمان بۆ لە نووسینەکەی. ئێمە بڵێن پەشیمان بووە ئێمە ڕێیان قبول دەکەینەوە. ڕێی ئەوانە بۆمەوەی لە پەشیمان بوونە ئێمە ڕازینە. زەختمان لە کەس نەکردووە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا هاوینە هەواری پیرمام.